یەکێک لە گەورەترین حیزبەکانی جیهان خۆی نوێ دەکاتەوە. حیزبی شیوعی چین یاخود پارتی کۆمۆنیستی چین لە ڕێی 20مین کۆنگرەی نیشتیمانیەوە خۆی نوێ دەکاتەوە. ڕۆژی یەکشەممە یەکەم ڕۆژی کۆنگرە بەرفراوانەکەی حیزبی شیوعی چین دەستی پێکرد و دەیەوێت لە ماوەی 6 ڕۆژدا پێداچوونەوە بە 5 ساڵی ڕابردوودا بکە و پلانی استراتیجی بۆ 5 ساڵی داهاتووشدا بنێ. بە گوێرەی داتاکان حیزبی شیوعی چین نزیکەی 97 ملیۆن ئەندامی هەیە، بەڵام 2296 ئەندام لە کۆنگرەدا بەشدارن کە هەمویان لە ناوچە جیاجەکانی چینەوە ڕوویان لە هۆڵی گەورەی گەل لە پەکین کردووە. کۆنگرە بە گوتارێکی شی جینپینگ سکرتێری حیزب کە لە هەمان کاتدا سەرۆکی چینە دەستی پێکرد. بینگ ڕایگەیان پەکین توانیوێتی دەست بەسەر هۆنگ کۆنگدا بگرێتەوە و بە توندیش ڕوبەڕووی هەوڵی جیابوونەوەی تایوان بۆتەوە. بینگ هەڕەشەی بەکارهێنانی هێزی کرد لە دژی تایوان و گوتی ئەگەر هیچ چارەسەرێکی دیکە نەما چینواز لە مافی خۆی ناهێنێ بۆ بەکارهێنانی هێز بەرامبەر تایوان. سونیەلی وتەبێژی 20مین کۆنگرەی حیزبی شیوعی چینەوە دەڵێت هەمواری پەیڕەوی ناوخۆی حیزب هەڵبژاردنی ئەندامی 20مین لیژنەی مەرکەزی و چەند پرسێکی دیکەش لە کارەکانی کۆنگرە دەبێت. لەنێو حیزبی شیوعی چیندا دیسپلینێکی توند، داخراویەکی زۆر، مەرکەزیەتێکی قوڵ پەیڕەو دەکرێت بۆیە کەس نازانێ لە پشت پەردەی مەتبەخی کۆنگرەوە چی دەگوزەرێت. ئەوەی هەیە و دیارە تا ئێستا پێگەی سەرکردەی حیزبە کە هەموو ئاراستەکان دەچنەوە سەر هەڵبژاردنەوەی شی جینپینگ بۆ سێم ویلایەتی یەک لە دوایەک و بۆ 5 ساڵی داهاتوو بە سکرتێری حیزبەکە دەمێنێتەوە کە لە سەرەتای ویلایەتی دووەمیدا بەڵێنیدا ڕوبەڕووی پڵنگەکان و مێشولەکان ببێتەوە کە یەکەمیان ئاماژەیە بۆ سەرکردە گەندەڵەکانی حیزب و دووەمیشیان بە ئەو کادرە بچووکانەی دەستیان لە سپیکردنەوەی پارەدا هەیە. شی تەمەنی 69 ساڵە و لە 15 نۆڤەمبەری ساڵی 2012ەوە سکرتێری گشتی لیژنەی مەرکەزی پارتی کۆمۆنیستی چینە و ئەگەر هیچ سوپرایزێک ڕوونەدا ئەوە تا ساڵی 2027 لە پۆستەکەیدا دەمێنێتەوە و ئۆتۆماتیکیش لە پۆستی سەرۆکی وڵاتدا بەردەوام دەبێت. پارتی کۆمۆنیستی چین مێژوویەکی 101 ساڵی هەیە. سەرەتا لە 23 تەموزی ساڵی 1921 لە پاش 10 ساڵ لە دروستبوونی کۆماری چین لە ڕەوشێکی پڕنەهێنیدا لەدایک بووە. حیزبەکە لەلایەن 13 دامەزرێنەرەوە بنەماکانی داڕێژراوە کە هەرە دیارترینیان ماو تسی تۆنگە. هەرخودی ماو لە 1 ئۆکتۆبەری ساڵی 1949 دامەزراندنی کۆماری گەلی چینی ڕاگەیاند. هەرچەندە چین یەکەم وڵاتی جیهانە لە ڕووی ژماری دانیشتوانەوە، بەڵام پارتی بەهاراتیا جاناتای هێندستان گەورەترین حیزبی جیهانە و 180 ملیۆن ئەندامی هەیە.